اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيع ريقا يستامم كالأكاد سجل بشكم سجل كردوا وبغير من كردوتا نحال لم ريقايت. بسم الله الرحمن الرحيم. سەدان ساڵە حوزەکانی کوردستان شوێنی زانست و پێگەیاندن بوونە حوزەکان جگە لە ڕۆڵی ئاسایی خۆیان لە دروستکردنی قاف دەردەچێن ڕێنمایی تایبەتن بە حوزەکان ئێمە خۆمان بە پارێزەری پاراستنی ئەمە دەزانن مەرکەزی تەحفیز گەلە زۆرە باخی گەلە زۆری پێ ئەدرێ بەڵام هێشتا عالمی شەرعی هەستەکەم بە قووەترە حوزرە چکە مەلای پێدەگەینی عالم دروستەکە لۆی بایەختان بەو بارەی زۆر گرنگە هەم لەلایەنی حکومیش ئەبی بایەخی زیاتر بدرێ هەم خێرخوازش بزان ئەهەمیەتی حوزرەکان لە چدایە ئەو کەسێک کە تو داعمی دەکەی مادی دەبیتە مەلا دەبیتە زانای ئاینی دەبیتە مایەی ئەوەی کە خەڵکەشی ڕزگار بکە لە نەفامی یعنی ڕابوونەك دروستەکە لە نێو کۆمەڵگەدا ئەو مەلایە بۆیە بەڕاستی بە گرنگی ئەزانین حوزرەکان زیاتر گەشەیان پێ بدرێ حوزرەی زیاتر بکرێتەوە ماوەسای زیاتر تەخەڕوجی پێ بکرێ تایبەتمەندی ئەمن ئەوەی کە خۆشحاڵم ئەوانەی کە ئیجازە وەردەگرن چوار لە فەقیانە تەواوی قورآنی پیرۆزیان لەبەر کردووە یعنی کەمە خۆی لە خۆیدا بڕوانامێکی زۆر مەزن گەورەیە ئەمە کافیە لەوانە کە قورآنی پیرۆزیان لەبەرە کە عملی پێ بکەن تەدەبور بکەن لەسەری بڕۆن دائیمەن مراجعەی خۆیان بکەن لە ڕێ ئەم قورآنە پیرۆزەوە چکە قورآن گەورەترینی سەرچاوەیە لە بۆ داوا بانگەوازی لۆی ئەمن ئەوەی تێبینی دەکەم ئەوە یەکێکە لە تایبەتمەندەکانی ئەو ئیجازەیە کە من لە خزمەتیان بووم کەوانە زۆرێک لەوان ساریان لەو پێنجانە تاوای قورآنی پیرۆزیان لەبەرە لە هەمان کاتدا ئەوانە هەستەکەم هیمەتێکی باشیان هەبووە لە تەحسیلی ئەو علومانە پەروەردە بن بەبێ ئەوەی خەریجی کولیە و معاهد بن ئێمە مامۆستایانی ئاینی داوا لە بەڕێز مامۆستا ئیجازە بەخش بەڕێز دکتۆر ئیدریسەکەن ئیجازە نامەکەی پێ ببەخشن. زۆر سپاسی خی پەروەردگار دەکەم کە ئیدامەی پێدام ئیدامەی پێبەخشیم لۆی کە بتوانم ئەوڕۆ ببمە واریسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دینار و دیرهەمی بەجێ نەهێشتووە بەڵکو عیلمی بەجێ هێشتووە و ئینەما وەڕەثوا العیلم جا داواکارم لە خی پەروەردگار وامان بە حەق بزانی و لە حوسنی زەنی ئەو مامۆستا بەرەزانەمان دابنێ بە حەق ببینە میراگری پێغەمبەری صلی الله عليه وسلم لە هەمان کاتیدا زۆر سپاسی مامۆستاکەم دەکەم کە چەند ساڵ بە سەرما و بە گەرما بە خۆشی بە ناخۆشی بە پارەی بێن پارەی بە زەحمەت و خۆشی لەگەڵمان بوتوانی تا ئەوڕۆ پێمان بگەینی و هەروەها زۆر سپاسی داک و بابم دەکەم لێرەڕا و براکانم و خزم و کەسەکان و ئەقاریبەکانم کە بە قسەکی خێر بە معنەویەتێکی چاک بە مادیەکی چاک یارمەتیمان بوونە مای ئەوەی کەمە بگەینە ئەو ڕۆژەی و بەڕاستی سبحان الله یعنی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبی یەک لە تەڵەبەکانی پرسیاریان لێ کرد گوتیان لەزەتی ئیمانمان پێ بڵێ گوتی جا ئەو تەڵەبە یەک لە نەخۆشیەکانی هەبووە گوتی ئەمن نەمزانێت تاکو ئێستا ئەو نەخۆشت هەیە بەڵام لە هەمان کاتشتا لەگەر ئەو نەخۆشت بێعەقلیشت هەیە لۆ لەبەر ئەوەی لەزەتی ئیمانی باز ناکرێ ناتوانانی تەلەفۆزی پێ بکەی وئینەما هەتاوەکو نەگەی ئەو مەرتەبەی حەلاوەی ئیمان لە بەدەر ناکەوی ئەمنیش ناتوانم لێرە باسی بکەم لە خلالی 2 دقەی بزانم حەلاوەی ئەو عیلمەی حەلاوەی ئەو ئیجازەی کە وەرم گرت باسی بکەم یەک نەسیحەت و ئامۆژگاریم لەبوو فەقیهەکان و هەموو ئەو کەسانێکەوە نیەتیان هەیە و ئیرادەیان هەیە کە پێن دەست بە عیلمی شەرعی بکەن وەرن دەست پێ بکەن کۆتاییەکەی بە چای خۆتان دەبینن ئین شاء الله تعالی.
خی گەورە پاداشتی مامۆسای بەڕێز بداتەوە و خی گەورە پاداشتی مامۆسای بەڕێز بداتەوە و ئێستاش ئیجازەنامەکەی لەلایەن بەڕێز Thank you.